ئێران بەتایبەت کوردستان دەکەن لە چاوی هەمووتان ناچەکە ژیاننامەی شەهید ڕامی حسین پەناهی. ڕامی حسین پەناهی لەدایکبووی ساڵی 1370 داوی لە گەورەدەی خورجای سەر بە ناوچەی عێراق لە بنەماڵەیەکی شۆڕژێر چاوی بە دنیا هەڵێنا. ڕامین کوڕەچکۆڵی بنەماڵەی حسین پەناهی بوو. ڕامی حسین پەناهی چیرۆکی بەردەوامی بنەماڵەیەکی ئازادیخوازە کە ماوەی 12 ساڵە دوا بە دوای یەک ئەندامانی بنەماڵەکەیان شەهید دەکرێت یان دەستگیر و بند دەکرێن و ڕوبەڕووی سەزای قورس دەبنەوە. لە ڕۆژی سێدارە لە دانیدا بە عەزمێکی و بە ئیرادەیەکی پۆڵاینەوە بە هەنگاوی پتە و بەهێزەوە بە خوێندنی سرودی ڕێی خەباتمان چووە بەردەم پەتی سێدارە و وەک سەرکردە و وەک ڕابەرێکی گەورە چووە مێژووی شۆڕشی کوردەوە. دایە بۆم بپۆشە بەرگی سوور، بەرگی سووری دەوێ مەرگی سوور، بە دوژمنانم پێکەنە لە لێوت نەبڕێ زەردەخەنە. من دڵی شاری سنەم شاخی هەورامانی چڕ، شان و باهۆی مەریوانم مێشکی کوردستانی پڕ. ئێمە هەستمان دەکرد کە هەموو خەمەکانی دنیا لە ماڵی ئێمە کۆبووەتەوە. شەپۆلێکی بەرفراوان و هاوخەمی و هاوخەباتیمان لەلایەن ئێوەوە پێگەیشت. ئەگەر ئەمڕۆ کە ئێمە هێشتا لەسەر پین، ئەوە تەنیا بوونی ئێوە و پاڵپشتیتان بوو کێوەرەی بە ئێمە و بنەماڵەکەماندا کە لە بەرامبەر ئەو کۆسبە گەورە ڕابوەستین. سڵاو دەنیرین بۆ ئەو جەماوەرە بەرینەی خەڵک کە لە هەموو شوێنەکانی کوردستانەوە سەردانی بنەماڵەی ئێمەیان کرد. بەڵام سەرەڕای هەموو ئەو هەوڵ و زەحمەتە و تێکۆشانەی ئێوە سەرنجام کۆماری ئیسلامی لە بەرەبەیانی ڕۆژی هەفتەی خێرمانانی ساڵی ڕابردوو ڕامین و دوو تێکۆشەری تر بە ناوەکانی زانیار و لوقمانی مرادی لە سێدارەدا و بەم شێوە دڵی پڕ لە هێوای سێ لاوی ئەم وڵاتەی بۆ ئازادی و یەکسانی بوو هەمیشە لە لێدان کەوت. مەگەر شانازی لەوە گەورەتر هەیە کە ڕۆڵەکەت لە پێناوی ئازادیدا گیان بەختکاو و خەڵک لەوە ئاستە بەرینە هاوخەمیت لەگەڵ بکەن و ئەمەش چەند پاتکردنەوەی سەر لە نوێی بڕیار و شەڕ و کوشتار دژی خەڵکی کوردستان وەکو بڕیاری هاوشێوەی 28 گەلاوێژی 58 هەتاوی بوو. بەڵام ئەم جارێکیان خەڵکی کوردستان لە فۆرمێکی دیکەدا مەقاومەت و ڕاوەستایی خۆیان بەرامبەر بەو ڕژیمە نیشاندا و سەر لە نوێ ئەو دروشمەیان بەرامبەر بە داگیکەران بەرزەو کردەوەکە 100 ساڵە 100 جار کەوتم و هەستام، ئەم ساڵ قایمتر هەستام و وەستام. یەکگرتووی جەماوەری خەڵکی کوردستان جارێکی تیکە نیشانیدا کە گەورەترین هێزی نظامی و چەکداری بەرامبەر بە ئێرادەی جەماوەر پاشەکشە دەکاوت تێک دەشکێ. گەورەترین هێزێکە دەتوانێت زاڵمان و داگیکەران بە چوکدابێنێت تەنیا هێزی یەکگرتووی گەلە، چۆن خەڵکی یەکگرتوو هەرگیز ناشکێت و شکست ناخوات.